یەکێک لەم چوار تەرمە تەرمی پێشمەرگەیەکە، بەڵام جیاواز لە پێشمەرگەکانی هاوڕێ و لە ڕێگەی تاراوگە و لە کاتی هەوڵدان بۆ بەدەستهێنانی ژیانێکی باشتر لە بەرهەڵگرەکەی نەمسادا گیانی لەدەستدا و تەرمەکەی لەگەڵ تەرمی سی هاوڕێتریدا کە سەرجەمیان خەڵکی گەرمیان بوون لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێرەوە گەێنرایەوە هەرێمی کوردستان. پێشمەرگە بوو لە قڵاکەی مەیدان داوامیەکە لەوێ ئیتر هەر زەوقی نەما حەزەکەم بچم بۆ خارج. وەڵای من خۆم حەزم نەکرد بە ڕاستیەکەی. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم ڕێگە چارەیەک بدۆزێت بۆم گەنجانە چیتن نەڕۆنا بەو شێوە دڕندیانە لە ناویان بدەن، یا لە ئاوا بخنکێن، یا لە سیارا بخنکێن، یا لە ڕێگا پڵ و شێر و جانەوەر بیان خوا. 19 مانگی ئەیلول تەرمی چوار گەنجی دیکەی خەڵکی شاری سلێمانی هێنرایەوە. لە 27 هەمان مانگیشدا تەرمی دوو گەنجی دیکە هێنراونەتەوە کە هەردووکیان پێشمەرگە بوون و دانیشتووی قەزای زاخۆ بوون، بەڵام هیچ زانیاریەک لەبارەی هێنانەوەی تەرمەکانیان ئاشکرا نەکرا. خاڵ یەکێک لەو چوار گەنجەی گەرمیان کە لە نەمساوە لەگەڵیاندا بوو و سەرجەم ڕێکارەکانی هێنانەوەی تەرمەکانی ئەنجام داوە، ئاماژەی بەوەدا ئەو ئامارانەی پێشتر ڕاگەیەندراون ڕاستنین و ژمارەی ئەو کوردانەی لە بەرهەڵگرەکەی نەمسادا گیانیان لەدەستداوە 34 کەسن. 38 کەسن، بەڵام پێچێت لەو 38 چواریان بەغا بەنیتر ئەو 34ەکەی کوردە، کوردی کوردستانی خۆمانە. سوپاسی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی شەکەین بەڕاستی پێشوازیەک و هاوکاریان کردین بۆ ناردنەوە و جەنازانە، دەستیان خۆش وێ نمونیان زۆر بێ. ماوەی 6 مانگە شەپۆلێکی کۆچکردنی هاوڵاتیان لە عێراقەوە بۆ وڵاتانی ئەوروپا دەستی پێکردووە کە بەپێی دوایین ئاماری وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق 150,000 هاوڵاتی عێراقی بەرەو ئەوروپا کۆچیان کردووە. لەو ژمارەیەش 25,000یان خەڵکی هەرێمی کوردستان و نزیکەی 50 کەسیان لەو ڕێگەیەدا گیانیان لەدەستداوە. ئێمە ئەو داتایی کە داتای ورد نییە، چونکی مەسلەی وڵات بەجێهێشتنەکە بە شێوەیەکی نافەرمیە. ئەو داتایی کە ئێمە تەقدیرمان کردووە 150,000 عێراقی بە هەرێمی کوردستانەوە عێراقی بەجێهێشتووە لە ماوەی ئەم ساڵدا، یعنی لە ماوەی نۆمانگی ڕابردوودا. بێگومان یعنی نزیکەی 25 کەمتر یان زیاتر هەزاری لە هەرێمی کوردستانەوە بۆ ئەمانە هەمووی خەمڵاندنە. لە 27 ئابی ڕابردوودا هەواڵی گیان لەدەستدانی 71 کۆچبەر بڵاو کرایەوە کە لەناو ئۆتۆمبیلێکی کەپسدا بوون. لەو ژمارەیە 59یان پیا و 8یان ژن و 4یشان منداڵ بوون. حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە سەرقاڵی هێنانەوەی تەرمی ئەو هاوڵاتیانەی هەرێمی کوردستانە کە لەو ڕووداوەدا گیانیان لەدەستداوە. تا ئێستا دەگەنج لەو گەنجانەی لە ئۆتۆمبیلەکەی وڵاتی نەمسادا گیانیان لەدەستدا تەرمەکانیان هاتۆتەوە هەرێمی کوردستان و بەپێی ئەو زانیارانیش کە لە وڵاتی نەمساوە باسی لێ دەکرێت 24 گەنجی دیکە تا ئێستا لە نەخۆشخانەکانی وڵاتی نەمسا و چاوەڕێی هاتنەوەی تەرمەکانیان دەکەن بۆ هەرێمی کوردستان. هێرشقادری NRT فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر.